من لە نێو ستۆدیۆ میوانێکم لەگەڵدا دەبێت کە ئەویش بەڕێز دکتۆر بێستون محەممەد دکتۆرا لە بەڕێوەبردننی نەوت و غاز کاک دکتۆر بەخێر بێ خۆشحاڵم دووبارە بە دیدار شاد بووم سپاس بۆم دەرفەتە با هەرڕێک لە نزیکترین ڕووداوە دەست پێ بکەین کە بابەتی تورکیا و عێراق تورکیا نەوتی ئەوێ و ئەڵێ عێراقەتی و ئەمانداتێت ئەم هەنگاوە چۆنە بینی؟ بەڵێ تورکیا وڵاتێکی پیشەسازی لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە نزیکەی ملیۆنێک بەرمیل و چەند ڕقەمێکی بچووک زیاتریش ڕۆژانە تورکیا پێویستی بە نەوتی خاو هەیە واتە ئەو ملیۆن بەرمیلەی کە تورکیا داوای ئەکات لە عێراق ئەو ڕێژەیە کە ئەتوانێت تورکیا نزیک بکاتەوە لە دابینکردنی تەواوی پێداویستی نەوتی خاوی خۆی هەڵبەت تورکیا وڵاتێکە خۆی نەوتی خاوی کەمە و غازی سروشتیشی کەمە خۆیشان سەریان سوورماوە لەوەی کە ئەڵێن ئێمە لە منتیقەیەکە هەڵکەوتوین سووریا هاوسێمانە نەوتی هەیە و عێراق نەوتی هەیە و ئێران نەوتی هەیە کەچی تورکیا بەرزترین توانای تورکیا ڕۆژانە بۆ بەرهەمهێنانی نەوت نزیکەی 150,000 بەرمیلە ژنێ بۆ خواست بەڵێ واتە زیاتر لە 185 پێداویستەکانی نەوتی خاوی خۆی لە دەرەوە هاورداکات بەڵام باشترین مووقع و گونجاوترین مووقع ئەگەر بێت و بارودۆخی ئەمنی و بارودۆخی اقتصادی و پەیوەندی نێو دەوڵەتیەکان بە تایبەتی پەیوەندی نێوان عێراق و تورکیا گونجاو بێت عێراقا بۆ ئەوەی نەوت هەناردە بکات بۆ تورکیا ئەمەش چەند بربەستێکی تەبعەن هەیە گرنگترینیان ئەوەیە و مەهامی سەرەکی سەردانەکەی زەیدیش بۆ تورکیا ئەوەیە کە ئەو بربەستانە ئەو کێشانەی کە لە نێوان هەردوو لایە کەم بکرێتەوە سەردانەکەی زەیدی تەوەرێکی سەرەکی وەکو جەنابیشت لە سەرەتاوە ئاماژە و پێکرد و ئێمە شەرحێکمان کرد وزەیە بابەتێکی تریان ئاسایشی سنوورەکانی نێوان هەردوو لایە بابەتێکی تریان بابەتی ئاوە چکە عێراق و سووریا کێشەی ئاویان هەیە سەرچاوی ئاویش بەسەرەکی لە تورکیاوە دێتە عێراق و هەروەها بابەتێکی تریان بابەتی گواستنەوەیە ئەم تەوەرانە تەوەری سەرەکی بوون ئەگەر بتوانن و بابەتێکی تریش پەیوەندی بەو ڕێکەوتنەوە هەبووە کە لە ساڵی 1975 لە نێوان عێراق و سووریایە ئیمزاکراوە بۆ هەناردەکردنی نەوتی عێراق بە تایبەتی نەوتی کەرکووک و مانتیقەکانی باکوور لە ڕێگەی بۆریەوە بۆ بەندەری جەیهان ئەو ڕێکەوتنە لە 27 ئەم مانگەیە تەواو بوو مودەکەی باش ئەو دوای باسێکی ئەو ڕێکەوتنەکەین ئایا ئەگەری هەیە بە ملیۆن بەرمیلە و خواستە و بەمەی کە ئەردوگان داوای کردووە و جێبەجێ بکرێ ئەو ڕێکەوتنە استراتیژیە و ئەو کێشەی دادگای پاریس چارەسەر بێ لە نێوان هەردوو وڵات و دواتر باسی کیەکەین بەس ئەمێ بگەڕێمەوە بۆ ئەو ملیۆن بەرمیلە ئەبێ کە ئۆردوگان باسی کردووە باسەکە خواستی تورکیایە بۆ پڕکردنەوەی خواستی تورکیایە چونکە ڕوونکردنەوەی زۆر لەسەر ئەم پرسە نەدراوە یاخود مەبەستەکە ئەوەیە دەبێت لە ڕێی تورکیاوە زۆرترین نەوت بخرێتە بازاڕەوە تورکیا هەم خۆی نەوتی پێویستە بەڵام تورکیا پەشی نەکەوتۆ لەوەی کە نەوت بکڕێ چکە مووقعی جیۆپۆلیتیکی تورکیا وهایە لە چەند دەرچەیەکەوە ئەتوانێت نەوتی پێ بگا و غازی سروشتی پێ بگا ئەمە جگە لە عێراق ئێران ئەگەر تەنگژەی سیاسی و ئەمنی و ئەوەی نەبێ ئەتوانێت نەوتی پێ بفرۆشێ حتا رووسیا تورکیا و رووسیا لە ڕابردووە پەیوەندی باشیان هەبووە حتا رووسیا بۆری غازی هەیە بۆڕی غاز هەیە لە رووسیاوە ئەگاتە تورکیا چکە تورکیا بەکارهێنەرێکی گەورەی غازی سروشتیشە بەڵام بەڵێ بەشێکی ئەمە بۆ تورکیا خۆیەتی و تورکیا هیواخوازە بەشێک بێت بە قورساییەکی گەورەتر لەوەی کە ئێستا هەیەتی وەکو پردێکی پەیوەندی و پەڕینەوە لە نێوان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپایە ئەمە ئێستا بۆ بە منافەسەیەکی گەورە بە تایبەتی لە سەردەمی شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێرانە ئیسرائیل ئەو خواستەی هەیە سووریای ئێستا سووریای سەردەمی ئەحمەد ئەلشەرە ئەو خواستەی هەیە حتا تێڕوانینی ئەمریکاش ئەگەر چکە ئاماژەکان بۆ حەدەسە تازەکانی ڕابردووی نزیک ئەوەمان پێ ئەڵێن کە خەریتەیەکی نوێی دابەشبوونەوەی وزە بە تایبەتی گواستنەوەی وزەی بەشێکی زۆری وڵاتانی کەنداو لە ڕێگەی عێراق و سووریا و ئەردەن و ئیسرائیلەوە بەرەو
دەریای سپی ناوەڕاست و لەوێ شەو بۆ بازاڕەکانی ئەوروپا. زۆر باشە. لەم داواکاریە کە ڕووی دەمی سەرۆکۆماری تورکیا لە حکوومەتی عێراق. ئەمە پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی وزەوە لاواز ناکە بەرامبەر بە تورکیا پێشترەگە داواکاریکی لەم جۆرە بواە ڕەنگە داوا لە هەرێمی کوردستان بکرایە بۆ ڕیەکی کارا لە نێوان هەرێمی کوردستان و تورکیایە بۆ بابەتی هەناردەینەوت تاوەکو ئێستا و بۆ ڕێشی کە لە کەرکووکەوە بۆ ڕێی حکوومەتی عێراق و دەبێ بچێتە تورکیا بەگەڕ نەخراوە. ئایا ئەم داواکاریە لە حکوومەتی عێراق پێمان ناڵێ پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی وزەوە لاوازەکە؟ پێش ئێستش پێش ئەم داواکاری دوێنەی تورکیاش دوو بابەتی سەرەکی بڕیاری دادگای پاریس بڕیاری دادگای فیدراڵی موقعی هەرێمی کوردستانی لە بابەتی وزەیە چ ناوخۆی عێراق چ بۆ تورکیا بۆ دەرەوە زەعیف کردووە. ئێستا کوردستان باس نییە لە بابەتی وزەیە و حتا لە بابەتەکانی تریشا کوردستان باس نییە. جگە لە هەرێمی کوردستان ڕۆژئاوای کوردستانیش ئەو بەشێکە لە دەوڵەتی سووریا کە لە ڕابردووە لە ساڵی ڕابردووە و لە 2011 بۆ ساڵی ڕابردوو پێگەیەکی گرنگی جیۆپۆلۆتیکی وزەی هەبوو ئەمیش ئەو پێگەیەی ون کردووە. واتە هەرێمی کوردستان و کوردستانی ڕۆژئاوا هەردووچیان لەم ئاماژە نوێیانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی جارێکی تر بە چڕی هاتنەوەی کۆمپانیا ڕۆژئاوایەکان بە تایبەتی ئەمریکا طبعا ئەمە تورکیاش ئاگای لێتی سعودیەش ئاگای لێتی قەتەریش ئاگای لێتی فەڕەنسا لە ناو معادلەکەیە بەریتانیا لە ناو معادلەکەیە بەڵێ بێگومان پێگەی هەرێمی کوردستان لەمەیاونە بە هیچ شێوەیەک باسی هەرێمی کوردستان ناکرێ هەرچەندە هەتا ئێستا تەنها دەرچەی بۆری لە عێراقەوە بۆ تورکیا و بەندەری جەیهان بۆڕەکەی هەرێمی کوردستانە هیچ بۆڕیەکی تر ئەڤەیلەبڵ نییە واتە وجودی نییە بەڵام ئەوەی کە سەرچاوەکان پێمان ئەڵێن بە تایبەتی لە سەردانەکەی زەیدیەوە بۆ واشنگتن پێمان ئەڵێن عێراق ئەمریکا حتا بە غەیر مباشر بێیان بە مباشر بێ سووریا و تورکیاش هەمویان پەلەیانە لە دروستکردنی بۆڕی نەوت لە بەسڕەوە بۆ حەدیسە و لەوێەوە بۆ بەندەری جەیهان و بۆ بانیاس. عێراق ئەم جارە لە بابەتی وزەیان نزیکەی 60 ملیار دۆلار ڕێکەوتنی لەگەڵ ئەمریکایە کردووە نزیکەی 48 ڕێکەوتن ئیمزا کراوە. بەشی هەرەسەرەکی ڕێکەوتنەکان لە بابەتی وزەیە لەم مدانەی ڕابردووە بە تایبەتی ئەم چەند مانگەی ڕابردوو ئاماژەکان وەهامان پێڵێن کۆمپانیا ئەمریکیەکان بە خێرایی و بە چڕی وەکو شیڤرۆن وەکو HKN لە بەریتانیەکانی شا BP کە ئێستا لە بابەتی تورکیاشا شتێکی ترمان بیر نەچێ ئەمانە دێنەوە لە بابەتی تورکیاشا پەیوەست بە بابەتی نەوت و ئیخباری تازە. باشە BP لە بەسڕە و لە کەرکووک عەقدی لەگەڵ حکوومەتی عێراقا کردووە جاکتووە بەرهێنانەوە لە یەکێک لە عەقدەکان کە لە مانتیقەیەکایە کە نزیکەی 3 ملیار بەرمیل لێدەکی نەوتی تایە 115 ئەو بەڕێوەبردننی ئەو پرۆسەیە کۆمپانیایەکی نیشتیمانی وزەی تورکیا کڕیوێتەوە واتە بۆ بە هاوبەش بەڵێ بۆ بە هاوبەش واتە تورکیا ئەیەوێت جارێکی تر ڕۆڵی خۆی لە کەرکووکە هەبێت بە تایبەتی لە سێکتەری وزەیە باش ئەمەشی لەگەڵ کۆمپانیای بیپیا پێ دوایە ئێستا بە کاتی نەوت لە ڕێی تورکیا و هەناردە دەکرێت تا ئەگەن بە ڕێکەوتنێکی استراتیژی پێ دوایە و ڕێکەوتنە نزیکە من تەسەورم وایە ئاماژەکان وەها ئەڵێن ڕێکەوتنەکە نزیکە و ڕێکەوتنەکە مەسەلەن یەکێک لە ڕێکەوتنەکان بە تەسەوری من جارێکی تر بۆ هەناردەکردنی نەوت لە نێوان عێراق و لە نێوان تورکیایە ڕێکەوتن بکرێتەوە چکە ڕێکەوتنی تازەکردنەوەی هەرێمی کوردستان بەشێکە بێت لەو ڕێکەوتنانە بەچی مووقعەکەوە جارێ ئەوە ڕوون نییە ئایا لە ناوخۆی عێراقا بۆری نەوتی کوردستان بەکار ئەهێنرێت بێگومان لەم مەرحەلانەیە بەکاری ئەهێنن و ڕۆڵی کوردستان چەند ئەبێ کری ئەو بۆر اینجا بەڵام یەک شتمان بیر نەچێ بۆری نەوتی کوردستان زۆر جاریش باسمان کردووە پرایڤێتە واتە ئاید حکوومەت نییە ئەم بۆڕیە دەبێت پارە بدرێ بە 3 کۆمپانیا کار کە ناوخۆیە دێکس کە بنکەکەی لە ئیماراتە و
یانزەی پشکی ڕوسنەفتی کڕیەوە 149 هین ڕوسنەفتە. ئەم سێ کۆمپانیایە خاوەنددارێتی ئەو بۆڕیە ئەکەن. ئەگەر هەرێمی کوردستان ڕۆڵیشی هەبێ، ئەگەر ئێمە تەحلیلەکە بە شێوەی بکەین کە لە واقعە چی ئەگوزارێ، ئێستا لە بابەتی بەڕێوەبردننی نەوتە هەرێمی کوردستان ڕۆڵی ونە. لە واقعە هەرێمی کوردستان ڕۆڵێکی هەیە بە سیر ئەکات. سیرەکە کۆمپانیایەکی نەوت چەندێک بەرهەمەهێنێ، چەندی ئەنێردرێتە دەرەوە، سۆمۆ بە چەند ئەیفرۆشێت و دوایی پارەکەی بێتەوە بۆ موچە و بەو شێوەیەش کە ئەیدەن بە خەڵک. و ئەمانە و ئەو گرژیانی کە لە کەنداوە ڕویان داوە و ئەو مەترسی و هێرشە درۆنیانە وهەشیان کردووە کە زیاتر پێگەی هەرێمی کوردستان زەعیفێ لە بابەتی نەوتە. کۆمپانیای وەکو DNO ڕقمێکم دوێنێ بینیوە لە 99.9 بەرهەمهێنانی نەوتی کەم کردێتەوە لە چارەکی دووەمی بەڵێ بەدڵنیایە. بابەتی ئەم شەڕە فراوان بوونی شەڕە تازەی کە ئەیبینین سعودیە و وڵاتانی کەنداویش هەلکێشکراون و عێراقیش چۆتە ناو شەڕەکەوە، ینی جۆرە لە بەرکەوتنی هەیە لەم بابەتەیە. وا دەکات کە عێراق ئەوەندەی تر پشت بە بۆڕی هەرێمی کوردستان بەسێ ئاستی هەناردەکەی بەرزکاتەوە هەتا ئەو پەڕی توانایی کە نزیکی ملیۆنێک بەرمیلی ڕۆژانەیە. ئێستا ئەوە گەروی هورمز هەموو ئەزانین قەیرانێکی گەورەی تایە. لە نوێترین قسەشە کە لە تەلەڤیزیۆنی ڕسمی ئێران بڵاو کراوەوە، ئێران ئەڵێ بە تەواوی داخراوە. بەڵێ ئەمە وەکو گەروی هورمز. لێرە بابولمەندەب حوسیەکان حرەکەیان دەست پێ کردووە و پەلاماری کێڵگەیەکی نەوتیان داوە، نزیکەی 400,000 بەرمیل ڕۆژانە نەوت بەرەمەهێنرێت، کۆگاکانی سووتێنرا و ئاگری تێبەر بۆ ئەو کێڵگە نەوتە ئارامکۆ بەڕێوەی ئەبا. پەلاماری کەشتی نەوتی سعودیان داوە، واتە گرژی لە بابولمەندەبا هەیە. بابەتێکی تر لە دەریای ڕەشە رووسیا ڕایگەیاند ئەڵێ هەتا کۆتایی ئەمساڵ ناتوانین بەنزین بنێرین بۆ فرۆشتن بەهۆی گرژەکانی دەریای ڕەش، بەهۆی هێرشە درۆنەکانی ئۆکرانیا. کازاخستان بە هەمان شێوە بڕی هەناردەکردنی نەوتی کەم کردەوە. واتە ئەم مەنتیقەیە هەر هەمووی ئێستا گرژیتیایە. ئەوەیشی کە دوێنێ شەو ڕوویدا لە نەتیجەی کاردانەوەی ئەو هێرشە درۆنیانی کە سعودیە ئەڵێ نزیکەی 30 هێرشی درۆنیمان لە عێراقەوە کراوەتە سەر، ئەوانش دوێنێ شەو بە هاوکاری ئەمریکیەکان لە چەند شارێک دەستەی حەشدی شعبیان بردومان کردووە. من مەترسی ئەوەم هەیە جگە لە هەناردەکردنی نەوت بەرهەمهێنانی ئەو بڕەنەوتەی کە ئێستا هەیە لە مەنتیقەکانی باشوور و ناوەڕاستە ئەویش بوەستێت. کاتێک کە تایبەت دۆناڵد ترەمپ لە نوێترین لێدوان و قسەدا باسی لەوە کردووە کە حکوومەتی عێراق هاوکار بووە لە بەڵێ ئەو هێرش. بەڵێ حکوومەتی عێراق خۆی ڕێگەپێدانی پێیاندا چاوەڕێ بکەین بەرەبێنانی نەوت دووچاری کێشە بێ هاوشێوەی شەڕی داعش کێڵگەکان داون بن. ئەمە پەیوەندی بەوە هەیە هەم حەشدی شعبی هەم حوسیەکان طبعاً ئەو گروپانەی حەشدی شعبی کە هەتا ئێستش لە ژێر سەیتەرەی ئێرانان و ئێران ئەمریان پێکات، چونکە 238,000 چەکداری حەشدی شعبی هەیە. ئەمانە بە یاسا بەشێکن لە هێزی پاراستنی عێراقی، واتە ڕقەمەکەیان زۆرە، واتە هەژمونیان زۆرە. بەڵام چەند حرەکەیان ئەبێ ئەمە شتێکی ترە. گۆڕانکاریەکان چی ئەبن ئەمە بابەتێکی ترە. حکوومەتی عێراقی و تەوەجوهی ئەم کابینەی عەلی ئەلزەیدی چی ئەبێت و چۆن تەعامولیان لەگەڵا ئەکا ئەمەش بابەتێکی ترە. یعنی ئەمە هەموو قەرار ئەدەن. بابچینە نێو تەوەرەکەی تر کە کاریگەری ئەم جەنگە و بەشداری سعودیە لە ئەم شەڕە وە کاریگەری لەسەر بازاڕی وزە لە جیهان و لە ڕۆژهەڵاتی ناوڕاست. بەس کاگڕێبین بە نرخی نەوتمان باتێ تەماشایەکی بکەین پێکەوە شیکاریەکی ئەو بابەتە ئەەکەین. دکتۆر سەبارەت بە نرخی نەوت بە تایبەت نەوتی برێند و نەوتی ئەمریکی ئێستا سەیریەکەین. نەوتی برێند یەک بەرمیلی بە $89.14 هەتا ئامادەکردنی ئەم هەواڵات. ئەمریکی $84.14 غازی سروشتیش دابەزیوە $2.64. سەبارەت بە نەوت هەردوو گرێبەستەکە لە ماوەی 24 ساعتی ڕابردوو یاخود لە دوای هێرشەکانەوە 5-6% بەرزبوونەوەیان تۆمار کردووە. بەڵێ بەشداری سعودیە
بەشداری وڵاتێکی کەنداو لەم جەنگەیە هاوشانی ئەمریکا و هێرشکردنە سەر عێراق و یاخودەر پێگەیەکی دیکەی سەر بە ئێران وا ئەکام نرخانە زیاتر گڕ بگرن؟ بەڵێ سعودیا لەگەڵ تا ڕادێکیش ئیمارات لە گرژەکانی کەنداوە ئەو دووڵاتە بوون کە دەرچەیان هەبوو لە دەرەوەی هورمز نەوتی خۆیان بنێرن هێشتا پێگەی سعودیە زۆر بەقوتر بوو ئیمارات جارجار ئەو پێگانشی لە دەرەوەی هورمز ناچار ئەبوو شەڵداونیان کا لەبەر ئەوەی مەترسیان لەسەر بوو سعودیا بە زوویی خەتی خۆی گواستەوە لە هورمزەوە واتە لە ڕۆژ هەڵاتیەوە گواستیەوە بۆ ڕۆژ ئاوا و لە ڕێگەی دەریای سوورەوە ئەوەیە کرد هەناردێک ئێستا سعودیا لە مەترسیایە لە باکوورەوە حەشدی شعبی مەترسیە بۆی لە باشوورەوە حوسیەکان مەترسین لە ڕۆژهەڵاتەوە ئێران مەترسیە بۆ سعودیا چکە حوسیەکان هەڵکەوتەیان وەهایە چاپم بەم پێیە بێت سعودیە ناچار بۆ بێتە ناوم شەڕە بۆ پارێزگاری با من شتێک بە تۆ بڵێم ئەبێت سعودیەش و مسریش بۆ پاراستنی ڕێڕەوی دەریای سوور شەڕێکی جددی و گەورە و ئەبێ لای خۆشیانەوە بڕیار بدەن کە یەکلاکەرەوە بێ لەگەڵ حوسیەکانە بیکەن حوسیەکان قسەوە مەترسید لەسەر نۆکەندی سوێزیش دروست کرد بەڵێ نۆکەندی سوێز لە ڕێگەی بابلمەندەبەوە و لە ڕێگەی دابەشبوونی جوغرافیای حوسیەکانەوە مەترسی بۆ سعودیە دروست ئەکەن چونکە حوسیەکان لە یێمەنە لە باکوورەوە بۆ باشوور لە بەشی ڕۆژهەڵاتی خۆیان کە بێتە بەشی ڕۆژ ئاوای دەریای سوور درێژ بوونەتەوە لەوێەوە حدودیان ئەگات بە سعودیە واتە زۆر بە ئاسانی ئەتوانن ئەو بەندەرانەی کە نەوت ئەگوازنەوە لە سعودیەوە لەسەر دەریای سوورەوە بۆ بازاڕەکان بەرەو ئەوروپا ئەوانە بکەن بە ئامانج لە باکووریشەوە حەشدی شعبی باش دوایین پرسیار لە ڕووی وزەوە ئەم جەنگە تیایدا چێ براوەیە کێ زەرەرمەندە هەتا ئیستا ئەمریکا لە بابەتی وزە بەرهەمهێنانی وزە و زیادکردنی بەرهەمهێنانی وزە و قازانجکردن لە فرۆشتنی وزە قاڕی ئەمریکای باکوور بەگشتی کەنەدا و ئەمریکا سوودمەند بن بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڤەنزوێلا ئاخرداتا ئەمڕۆ خوێندمەوە لە 800,000 بەرمیلەوە توانای بەرز کراوەتەوە بۆ 1,200,000 بەرمیل بەرهەمهێنانی ڕۆژانەی نەوت ئەمریکا خۆی تەسەڕوفە پارەکەیەوە ئەکات ئەویش ئەتوانین بڵێن سوودمەندە لە بابەتی ئەوەی کە زیانمەند هەموو ئەو وڵاتانەی کەنداو کە نەوت ئەفرۆشن و هەموو ئەو وڵاتانەشی کە ئیعتیمادیان لەسەر نەوتی کەنداوە وەکو ئاسیایەکان ئەمانە ئێستا رووسیا لە بیدایەوە چاوەڕوانی قازانج بوو بەڵام ئۆکرانیا بە هێرشە درۆنیەکانی بە تایبەت لە دەریای ڕەش رووسیای ناچار کردووە نەتوانێت وەکو پێویست ئەوەی کە تموحی خۆیەتی ئەوەیشی کە ڕێگە پێدانی بۆ کرابوو نەوت بفرۆشێت و هەناردەی بکات بۆ دەرەوە هەموو ئەمانە پێمان ئەڵێن بەڵام ئەم بابەتی سعودیە بابەتێکی زۆر جددیە بۆیە سەعری نەوتی 105 سەعری نەوتی برنت و WTI بەرز بوونەوە سەعری نەوتی ئیماراتی 102 شتێک بەرز بۆیەوە سەعری نەوتی ئەم مەنتیقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەعام بەرز بۆیەوە بەڵام سەعری نەوتی ئۆراڵی رووسیا و حتا لای ئەمریکا و نەیجیریا و ئەو مەنتیقانە دابەزین بەڕێز دکتۆر بێستون محەممەد دکتۆرە لە بەڕێوەبردننی نەوت و خاص سوپاس بۆ شیکارێکانە سوپاس کە ئەم میوانداری و قبول کرد زۆر سوپاس مادومان کرد.